دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانە بەشی شێوەکاری و پەیکەرسازی. دەرچووی زانکۆی سلێمانیە لە ئەکادیمیای هونەرە جوانەکان بەشی پەیکەرسازی. بەشداری چەندین پیشانگای کردووە لە کوردستان و شارەکانی دیکەی عێراق. چەندین پەیکەری گەورە و بچووکی بۆ شارەکانی کوردستان دروست کردووە. هاوکات خاوەنی گەلەریکی هونەری قەشەنگە لە شاری سلێمانی. تابلۆ دەکێشێت و پەیکەر ساز دەکات. هاوکات شارەزاییە لە بواری فیلم کارتۆن و هونەری دیجیتال. مامۆستای هونەرە لە پەیمانگای هونەرە جوانەکانی چەمچەماڵ. ئێستاش ئاسۆ کانەبی میوانی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. ئەم کاتت باش کاگاسەوە. باشتر بەڕێزە کاگاسەوە جان. زۆر سپاس دەکەم. کاگاسۆ هەڵبەت زۆر گرنگە. هەفتەی پێشوو ئێمە باسمان لەوە کرد کە چەند گرنگە مۆزەخانە نیشتیمانی و گەلەری نیشتیمانیەکان و گەلەری هونەریەکان بۆ هەر وڵاتێک لەو بەرنمەیە پۆشە کاکل باسیەوەی کرد کە چەند گرنگە بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی دیکە کە چۆن توانیوە سوودیان لێوەربگرن. جا لێرەوە من زۆرم پێخۆشە کە تۆ گەلەریەکت هەیە. هاوکات دەمەیە پرسیار لەوە بکەم کە چەند گرنگە لە کوردستانە گەلەری تایبەتی هونەری و هاوکات گەلەری نیشتیمانی و مۆزەخانەی نیشتیمانی هەبن هەم بۆ کوردستان و هەم بۆ گەشتیارانیش. بێگومان مۆزەخانە یان گەلەری بەشێکە لە فەرهەنگ و شارستانی هەر وڵاتێک یان کۆمەڵگەیەک. خۆشبەختانە لە کوردستان تا حەدێکی باش توانم بڵێم گرنگی دراوە بە لایەنی مۆزەخانە یان گەلەری. بەڵام من ئێستا تقریباً بۆ ماوەی 3 ساڵێکە بێت گەلەری تایبەت بە خۆم هەیە کە ئەمە ژوای کردووە بەردەوام بە خەڵکی ئاسایی بێوێت لە ماڵەکەیان تابلۆ یان پەیکەری بێت بە پێی خواستی خۆی بەبێ تەڵەبی خۆی داوایە کارە بکات کە پێی خۆش بێت. بەڵێ کاگاسۆ هەڵبەت ئەمێ باسی ئەو بکەین کە چەند سەخت بوو بۆ تۆ گەلەریەک بکەیتەوە بۆ کارە هونەریەکان و هاوکات دامەزرانی ئەم گەلەریە و دروستکردنی پەیوەندی لەگەڵ هەوادارانی هونەر و لەگەڵ خەڵکێکا کە حەزی لە هونەر و حەزی لە تابلۆ و حەزی لە پەیکەرە. وڵی سەرەتا بێگومان کردەوەم گەلەری بۆ کاری قورس بوو بە حکمی بڵێم کلفەیەکی باش ویز هەم بڵێن بۆ شوێنەکە و هەم بۆ کلفەی کارکردنی خۆت چکە ڕاستەکەی منە و پیشەیەک سەرەتا سێرم کرد تۆ چۆن بتوانێت بیکردی پیشەیەک بۆ خۆت بیکی بەداهاتێک بۆ خۆت. ڕاستەکە سەرەتا بەرنامەی من وا بوو کە بتوانم گەلەریەکی زۆر باش بکەمەوە پێشگە لە کارەکانی خۆم کاری هونەرمەندانی ترتیا عرض بکەم. بەڵام بەپێی ئەزمون و بڵێن کارکردنی گەلێریەکە لە ئێستاە بەس کارەکانی خۆم باڵێ عرزەکەم لە گەلێریەکە. ڕاستەکەی ئەو کارەکەی ئەوەش بوو کە تۆزێک فەنانەکانی کورد ئەوانەی کە لای من با بڵێن لە حیات پەیکەرەکانی عرزە کرد یەک تۆست لەواچی وەکو لە ڕووی مادیەوە سەرێکی زیاد وتبێت چونکە ئەوان وا تەسەورەکەن کە خەڵکی ئاساییش هەمان پارەبا بە لەو حەیە کە چۆن تێڕوانینی ئەو بۆ هونەر چۆنە. بەڵام ئەم گەلەری من گەلەرێکی تایبەتە ئەتوانم بڵێم خەڵکی ئاسایی زیاتر تابلۆکانەکەڕن بۆیە خوێندنەوەی ئەوان بۆ کاری هونەری تا حدێک ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر زۆر بەرزانیە بۆ ئەبێ ڕساوی و خاڵە بکەین ئێمە بۆی کە بتوانین بەردەوام بین و بۆ ئەوەی بتوانین بەردەوام بێ ئەم کاری هونەریە و لە هەموو کەسێکی ئاسایی بتوانێت لە ماڵەکەیە لەو حەیە یاخود کارێکی پەیکەرسازی لە ماڵەکەیدا هەبێت. بڵێ کاگاسۆ هەڵبەت دوایمین پرسیار هەوادارانی هونەر یان خەڵکێک کە حەزی لە هونەرە توانیتانە تا ڕادەیەک لە ڕێی گەلێرەکەی ئێوە توانیتانە ئاشنایان بکەنەوە یان ئاشتیان بکەنەوە بە کاری هونەریەکان؟ کاگاسۆکردنەوەی گەلەری من ڕاستیەکەی گرنگی لەوەدایە کە خەڵکی ئاسایی بەم کارە ئاشنا بێت. یعنی زۆر کەسێ لە واسی سەلیقەیان خۆشەویستی هونەری شێوەکاری نەبێت چونکە بە حکمی ئەوەی لە کوردستان کە پێشەنگایەک ئەکرێتەوە زیاتر کەسانێک گەشتن بۆ پێشەنگایە کە لەو بوارەیە با بڵێن یاخوا شارەزاییانە یان خوێندویانە یان با بڵێن خزم و کەسێکی نزیکیان لەو بوارەی شەکەن. بەڵام گەلەری تایبەت گرنگەکەی لەوەیە خەڵکێک کە ئەم بوارە شارەزانە بێت وای لێکات لەم بوارە شارەزایی پێیاکات حەزی بەو هونەرە بێت ئەمە شواکە لە هەموو ماڵێکە گرنگی بەکاری هونەری بات جێگەی خۆی بکاتەوە. بەڵێ کاگاسۆ هەڵبەت هەرچەوتم دوایین پرسیار بەڵام پرسیارێک لا دروست کردم جاران لە شارەکانی کوردستانە خەڵک حەزی لە کۆکردنەوەی کتێب و خوێندنەوەی کتێب و هاوکات حەزیشان لەوە بوو کە تابلۆ بکڕن تا یان تابلۆیەکیان هەبێ هونەرمەندێکی ناوداری ئەو شاری خۆی یان شارەکانی دیکە لە ماڵەکەیە داینێ وەکو شتێکی جوان و ئەوە ئایا ئێستاکە خەڵک لە کوردستان گەیشتۆتە ئەوەی کە
تابلویەک بکرێت و لە ماڵەکەی دایبنێ؟ وڵی ئستاز من لە سلێمانە ڕاستەکەی بەڵام لە سلێمانی تا حدێکی زۆر باش ئەتوانم بڵێم قۆناغی زۆر باشی بڕیوە خەڵکانی ئێستا تۆزێک لە مەساڵی بڵێن تابلۆی تیجاری یان پەیکەری تیجاری کە چەند نسخەیەک هەیە لە عالەمە تۆزێک لەوە دوورکەوتنەوە ئەیانەوە خۆیان بەبێت تەڵابی خۆیان داوای ئەو لەوحەیەکەن یان حەز دەکەن زیاد لەوحەکان تعبیر بێت لە مەسەلەی بابەتی کوردی نەک هەر بابەتەکان بابەتی با بڵێن جیهانی بێت ئەیان تۆزەکەیانەوێ خۆرسکی بێت بابەتەکە. بەڵێ هەڵبەت ڕەنگە چەند گرنگ بێ بۆ خەڵکی ناوچەکانیان خەڵکی شارەکان بۆی تابلۆیەک بکڕن یان تابلۆیەک بەرن لە ماڵەکەی خوانە هەڵیواسن ڕەنگە بۆ گەشتیارانیش بە هەمان شێوە حەسکات یادەوەریەک لەو شارە بەرێتەوە کە تابلۆیەک بێت. زۆر سپاست دەکەین کاگاسۆ کانەبی بۆ ئەو کاتێ پێت بەخشین بۆ زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین.